بله تماشاوانه جا به جاری برنامه دابش ایکل گرینگترین دورین کردستان شروع میجویی شروع فرهنگی پیکاته دیموگرافی شروع پیگه استراتژیک حتی شروع آبوری جیبه اوجیک قضایا شیخانه قضا شیخان کو تمنوی هزاران ساله و که ولاته که جوانی بچوکو سایه لقضایا شیخان فر پیکاته یا موزاییک جاریه نتوی مذهبی و اولیوه لور همو رنگو دنگین جداین و روشالاتان نوین تو دکارید وری ببینیم لور معبد ین بگمان اولا ازدیان هنه سردم زردشتیان هنه یهودیان هنه یا مسلمانان جهه دوره که گله که گرنگه شروع میجوی و خودی چندین جهن گرنگن کو ایک شوان جهان امشین بیجین بنداوا جروان کو كيفنترين بندا سروي عرديم شكفتك اللي دفره اف شكفتل سردمه عصر حجري يا بردين جان ويري هبويه ليجي داخله فيغا باسليتي تاع خدان كرن اما هاتينا الشيخان بزانين قالوا خلكي الشيخان دا خازوان چيه شيخان تماشاوان ايجا چار نويسه انها ندياره دنا بين اداره پارزگاه نينوا و اداره پارزگاه دوكي بگمان روشا پارزگاه نواجی پشتیوان گوهرتن وداوی خواسته که خلک دشتان نوایا کو شیخان جی بشه کشوان کو ایدی او فرم برینو که اداره پارزگاه نوا کر بهتا گوهرتن هم هادین بزانیم خلک شیخان دا خازوان چیه خواسته کوان چیه چه بو بهتا کرن وکی پیجوی حتی نو که چه بو هات که کرن ام وب بجنگلو چه بو هات که کرن رقابانه نوان بنیه تحتیه قضا شیخان بگمان سرنجوارات کشم قضا شیخان بیرین نفته جیلانه آنها لنداف سرمه لور آگیر بیرین نفته بلنده روزانه لور نفت روانی بازار جهانی تتکرین گلو خلک شیخان لوی نفت خو مفهمن بویه دورک زراعیه گلک یا گرینگ آیا زراعت و دوره و که باش تا استثمار کردن خدمات جود کاران تتکرین گلک بوارن و امیه ول بدین افشبه دناوند قضا شیخان لپارک قضا شیخان دیجا که هنده که سارا جی بگمان دیگر خلک شیخان و همو پیکاتین و پیکاتین اولی نتوی حتی او ترکیبات جواکیا و قضاه امی هول دین گرینترین خواسته که نام برچاو خین و گلک سپاس که خلک شیخان جی کن براسی گبدهان جی کسات کن یارن قضا شیخان گنجنوان ما مصاینوان پیاما خولنان و رمضان و گلک بخیراتنا میوانن خو کاک سردار یحیی قای مقام قضا شیخان پیر خلات نویسکار و روزنامه‌وان تایبەتی نویسکار دواره اولا او پیکاته ازدیان دا هر وقت که مات شکر کو اندام جواتا پارزگاه دهوکیه ولی تماشاوانه جمع حول دا کو اندام که جواتا پارزگاه نه نواجبینی لسر چاره نویسه و ایک شوانا بزرگترین دنگ وی خلکی بدز وینای اما ده نبود برنامه دا اوی گود نظام جوینا کوی هي به هر حال هم خیرات نمیبند خود کن کاک سردار از ابتدا سپیکنو کو برپرس یکم یه وحده اداری لقضا شیخان قضا شیخان ما بحثي كيم ما بحثي بيجي ويكر طبعا قال لك فدجري تكملوا بحث كده قالوا بقدر في بيجي خدمه في قضايات كيرن طبعا زور سپاس بدايتي بو جنابتان بو استافيا وبرنامج وبو كنالي 24 بو میوانه عزیزەکان او برزاني ليره حاضرن لەگەڵ ڕێزی تایبەتی بۆ خەڵکی شێخان حقیقت شێخان من دەمێت زیاتر ئیزافەیەک بدەمە ئاخەفنەکەی جەنابەت بۆ دەوڵەمەندکردنی شێخان قەزایەکی کۆنە لە ساڵی 1924 بووە بە قەزا بەڵام لە ساڵی 1320 زاینیەوە شێخان ئاوەدان بووە شێخان دروست کراوە پێکاتێکی جیاواز بووە پێکاتوە لە ئاینی ئێزدی و مەسیحی و مسلمان و نەتەوەی جیاوازیشی لێ بووە وەکو کورد و عەرەب و کلدان و ئاشووری و بەشێکی کەمیش هەندێک ماڵ لە تورکمانیش هەبوون وەکو ڕووی مێژووی پێگەی مێژوویەکەی زۆر زۆر گرنگە پێگەی جوغرافیەکەی زۆر فراوان بووە تاوان ڕژێمی گۆڕ بە گۆڕ بە تایبەت لە ساڵی 1958ەوە هەڵستا بە پچڕاندنی بەشی جوغرافیای قەزای شێخان ئەو بەشەی دەکەوتە سنووری ئەلقۆش لێ کرایەوە لە ساڵی 1970 و بەشێکیشی لە ساڵی 1958 کە ناحیەی باشیک بوو دابڕاند لە سنووری قەزای شێخان ئەمە بۆ کەمکردنەوەی هێزی نەتەوەی کوردایەتی بوو لەو مەنتیقەیەوە بە تایبەت لێخستنی ئەو هێزەی کە کوردانی ئێزدیهان بۆ لەم ناوچەیە کە پێگەیەکی زۆر بەهێزە بووە چونکە بەڕاستی میرنشین یاخود وەکو دەڵێ ئیمارەتی ئێزدی کە نیمچە ئیمارەتێکی سربەخۆ بوو لە بادینان لە دۆهۆکی داسنیە کە هەژمار دەکرێت دەستی پێدەکرد تاوەکو کەڵێکی یاسین ئاغا دەچوو لە ساڵی 1970 حکومڕانیەکەی
پایتەختەکەی لە شێخان بوو بۆیە ئەو پێگە مێژوویەکە باسمان کرد ئێمە بەڵێ. باسی ئێستاکەین ینی لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی ئیدارەدانی ئەم قەزایەوە کە ئەو هەموو پاشخانە گرنگە مێژوویە هەیە بەڵێ وەکو پێویست خزمەتی کراوە طبعاً وەکو پێویست نەکراوە من بە جەناب دڵێم وەکو پێویست نەکراوە بەڵام ئەمە هۆکاری ئەوە نییە کە حکوومەت هێرێمی کوردستان کەم تەرخەم بوو بێ نەخێر هۆکاری نەبوونی ئیسیقراری سیاسی دەورێکی ئەساسی هەبووە نەبوونی ئیسیقراری ئەمنی دەوری ئەساسی هەبووە ئەمانە بۆنێتە هۆکاری ئەوەی کە ئیسیقرارێکی ئیداری لەم ناوچەیە نەبووە لەبەرەوەی ئەسڵان سنتەری قەزای شێخان تاوەکو ساڵی 2023 و ناحیەی زێلکان بەشێک لەو گوندانەی کە سەر بە سنتەری قەزای شێخان ئەسڵان ساڵی 2023 ئازادکران تاوەکو ساڵی 2023 حکوومەتی بەعز لە شاڵاوی تعریبکردن تەرحیلکردن وێرانکردنی گوندەکان ڕاگواستنی خەڵکی ناوچەکە بۆ شوێنانی دیکە و هێنانی عەرەب بۆ ئەم منتیقەیە بەردەوام بوو لە هەمان کاتدا هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لەم منتیقەیە دروست نەکردووە دوای 2023 حکوومەت هێرێمی کوردستان هیچ درێخی نەکردووە بودجەی تایبەتی تەرخان کردووە چەندین سار شاندی حکوومەت هێرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز نێچیروان بارزانی وەزیرە بەڕێزەکان بەبێ ئیستثنا هەر هەمویان سەردانیان کردووە بەڵام ئەم سەردانە ئینتاجی هەبووە بێگومان ئینتاجی یەکجار زۆر بووە و بەرهەمەکەشی لەبەر چاوی خەڵکیە زۆریش ئینتاجی هەبووە بەشێکی ساڵی 1991 ئازاد کرابووە ئەویش ناحیەکانی بەعەدرێ ئەتروش قەسرۆ کەلەکچی ئەوانە پرۆژێ خزمەتگوزاری لێ ئەنجام درا بەڵێ کاسەرداوەکو پێویست لە لای ئیدارەی پارێزگای دۆکەوە بۆ جەبوو داڕخانکراوە لە کاتێکە لە زۆربەی دەوائیرەکانی قەزای شێخان دوو دەوایرن سەر بە ئیدارەی مووسڵ و سەر بە ئیدارەی دۆکە کاکەگار بە پێی هەموو ڕێسا و یاساکان تەرخانکردنی بودجە لەسەر ئاساسی عەدەدی نفوسە و احتیمال لەسەر ئەوراقی ڕسمی دەکرێت طبعاً بە پێی بیتاقەی تەموینی لە هەموو عێراق ئەوە احتیمادی ڕئیسی لەسەر دەکرێت و بەجێی بۆ تەرخان دەکرێت بودجەی ئێرە لەسەر خەزینەی پارێزگای مووسڵ بووە تاوەکو ئێستا ئیسیفادەتان کردووە لێ نەخێر ئیسیفادەیەکی زۆر کەم کراوە زۆر کەم ئێمە ناڵێن هیچ نەکراوە نەخێر پرۆژە دروست کراوە لەسەر بودجەی پارێزگای مووسڵ بەڵام بە شێوەیەکی زۆر کەم هۆکارەکەی چی بووە هۆکارەکەی من بەڕای خۆم ڕێی تایبەتی خۆمە هۆکاری ئەوەیە کوردستانیەتی ئەو ناوچێ بۆتە دیفاکتۆیەک بۆتە واقعە کە ئەوان ئەسڵەن ئیمانیان بۆ نەماوە کە شێخان سەر بە عروبەتی عێراق دەمێنێتەوە بۆیە دەڵێن هەر مەسرەفێکی لێ بکەین ئێمە بۆ ئێمە ماڵ نییە شێخان بەشێکی گرنگە لە کوردستان پێکەیەکی گرنگیە لە پارێزگای دۆک بۆیە ئەوە ڕێی منە احتیمال ئەوە هۆکار لە دوای ئەوە بمبورە لە دوای ئەوە حکوومەت یاریێمی کوردستان سەرڕای نەناردنی بودجەی شێخان بۆ پارێزگای دۆک بەردەوام لە ساڵی 91ەوە هەتاوەکو ئێستش تەرخانکردنی بودجە لەلایەن پارێزگای دۆکە و بەردەوام کاک سەداگەرمە بڵێت تەماشەبان نێجا سەرنجارات کەشەم کل سنووری قەزا شێخان 8 کەمپین ئاوارە هەنە 8 کەمپین ئاوارە هەنە پێتر سەدێ 6 ji pêketaya anku nüfusa qeza şêxan awarên şingalê û lê qamayên dinyên derdora Musilê ne. Kayekî mat tu endamê civata parêzgeha dihokê û rewşa qeza şêxan bi vî awayî pêk hatawe heta û siyaseta tarîb û tebhîs û terhîl û tehcîrê wekû kayk serdar behs kirî. Gelo we çi hewaldaye wekû nûnerekê qeza şêxan ku bi dengên xelkê vê qezayê vî sonêrî tu civata parêzgeha dû we çi kiriye bo rewşa vê parêzgeha. زۆر سپاس بۆ میوانەکان و بۆ بینەرانی کەناڵ 24 و زۆر سپاس بۆ کەنالی 24ش ئێمە وەکو ئەندامی ئەنجومەن کە لە پارێزگای دوهۆک لە 12/6 2014 یەکەم جەلسەمان بووە کە لە پارێزگای دۆکەوە ئێمە ئەندامی ئەنجومەن لە پارێزگای دوهۆک ئەو کاتی کە بووین بە ئەندامی ئەنجومەن پێش ئێمە قەیران دەستی پێکرده بوو پێش ئێمە قەیران دەستی پێکرده بوو لە 2013 نهایەتەکانی 2013 ئیدارە لە قەیرانە لە دای بوو بە ئیدارەی پارێزگای کە لە 2014 کە ئێمە دەستمان بەدەوام کرد و مباشەرەکەمان کرد تاکو ئێستا یەک بڕە پارە وەکو بودجەی پارێزگای دوهۆک نەمان بینیەوە تاکو ئێستاش بۆ ئەم سنووری قەزای شێخان نەک بۆ قەزای شێخان بۆ محافەزەی دۆک هەمووی مەبەستمەوە بوو کە ئەو کاتە ئەو ئیدارەی تازە لە دۆک دەست بەکار بۆ ئەنجومەنی پارێزگا و پارێزگار ئەو کاتە کوردستان ڕوبەرۆی قەیران بووبەوە بەڵێ بەس پێش ئێمە بودجەی هەبووە هەموو نەک قەزای شێخان سەر تا سەری پارێزگای دۆک بودجەیان هەبووە بەپێی ئەو بودجەیەش کە پرۆژیان تەقدیم کردبێت پرۆژیان بۆ هاتووە لە سنووری قەزای شێخان وەکو پێویست پرۆژە بۆ تەرخان کراوە
جا قەس دەکەم لە چی تێکە ئیسا مەسەن تینە سەر باسەکان هەموو سێکتەرەکان نەک تەنها سێکتەری مەسەن ڕێگاوبان بگرا و تەندروستی بگرا و پەروەردە و هەموو سێکتەرەکان باز دەکەین سێکتەری پەروەردە سێکتەری پەروەردە لە سنووری پارێزگای دوهۆک یەک مامۆستا بۆ 19 خوێندکارە یەک مامۆستا لە سنوور پارێزگای سلێمانی بۆ 9 خوێندکارە ئەمە جیاوازیەکەی ئەم ئیدارەیە لەگەلێکە چەند خەتر لە پارێزگای دۆ کراوە ئێمە باسی شێخانەکەین بەگشتی باس دەکەم بەگشتی کە چەند ئەو پرسم لەگەل سەرروکی ئەنجومنی پارێزگای دووک پێشاندێک لە بەرنامەیدا بێژ باسم کردووە کاکێ باسی قەزەکەی من کە چەند غەدرەکەی کە لە دووە کراوە بالمقابل لە قەزایەکان کرا قەزای شێخان چارەنووسی لە بینی ئەنجومنی پارێزگای نیناوە ئەنجومنی پارێزگای دهۆک کە ئەمە وەکو دەستگای یاسادانە بێجگە لە لەوەی کە مەسەلەن کە قەزای شێخان دەکەوێتە نێوان دوو ئیدارە کە حکوومەتی ئێتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستانە بالمقابل ئەو بڕۆژانەی ینی ئەو بڕەپارەیە کە بودجێکی کە بۆ قەزای شێخان ناردراوە و دابین کراوە و ئەو پرۆژانەی کە ئێستا بەرچاوە کە مەسەن لە قەزای شێخان بە پێی پێویست نییە نەک تەنها قەزای شێخانش هەموو قەزایەکانی سەر پارێزگای دۆک بەڵام لێرە کەسێکی غەدرەکە لە پارێزگای دوهۆک کراوە ئەوە لە لایک ئەو زۆرۆفە ئیسیسنائیەی قەزای شێخانتان لە بەرچاو گرتووە لە ئەنجومەنی پارێزگای دهۆک باسی ئەو ڕەوشەتان کردووە کە لە قەزای شێخان دەگوزارێ بەڵێ بە تاکید باس کراوە نەک تەنها قەزای شێخان هەموو قەزایەکان هیچ بڕیارێک دەرچووە تایبەتمەندی ئەم قەزایە لە بەرچاو بگرێت خزمەتی ئەم قەزای زیاتر تایبەتمەندی ئەم قەزایە دەبێت لە بەرچاو بگرێت نەک لە بەرچاو بگیرێت بەڵام پێتم وت کە لە 2014 بە پێوەی کێمە ئاگدارین یەک بڕەپارە وەکو بودجە بۆ پارێزگای دۆک نەهاتووە بەس پێشان ئێمە هاتووە یعنی بودجەی دۆک 25% بووە لە ژیان دهۆکە 12% نەگەیشتۆ بۆ ئێرە بۆ قەزای شێخان بۆ قەزای شێخانیش هاتووە بەس بڕەکەی ئێمە نازانێت کە چونکە پێش ئێمە بووە پێش ئێمە ینی دوای 2014 هاتووە بەس لە دوای 2014ەوە ئەمە باسی بودجەکەی لە ڕووی ئیدارەکردنی قەزای شێخان مواسساتەکان چونیەتی بەڕێوەبردننی ئەو مواسساتانە ئەو سازدام و دەستگایانە لەوێشیتان کردووە وەکو ئەنجومەنی پارێزگای دۆکێک و حکوومەتی خۆجی دۆک وەکو حکوومەتی خۆجەی دۆک ئێمە لە یەکەم دانیشتن کەوەبی کە پارێزگار هاتە دەستنیشانکردن و جێگرەکەی و لەگە سەرۆکی ئەنجومەن و ئێمە پێمان باش بوو لە پەیڕەوی ناخۆی ئەنجومان بەکۆی دەنگی ئەندامانی ئەنجومان هەر بودجێک بۆ پارێزگای دوهۆک بێت بە پێی ژمارەی دانیشتوانی هەر ناوچەیەک نەک تەنها قەزاکان ناحیەکان و کۆمەڵگاکان و هەموو شوێنەکان بگرێتەوە پرۆژە بە پێی ژمارەی دانیشتوان دابش بکرێت بەس بکە پێشی ئێمە وا نەبووە هەر بە پێی مەسەلەن عدەدی مەکانی نەبووە ینی مەسەن بە پێی قەزا بووە مەسەن هەیە قەزا دەستی هەبووە مەسەلەن پرۆژەی بۆ نێردراوە پرۆژەی بۆ کراوە زۆر بە کوردی کاکیمە لە بەڵگەنامە فەرمیەکان ئەوانەی کوی بەڵگەنامە فەرمیەکانی ئەنجومەنی پارێزگای دهۆک ناوی قەزای شێخانتیا هەیە ئەکو قەزایەک ئەگەر پێم وتی ئەگەر بودجە بێت بە پێی ژماری دانیشتوانی قەزای شێخان بڕەپارەکەی هەیە ناوی هەیە لەوێ بەڵێ بە تاکید ینی هەر وەقی دهۆک لە حەوت قەزا پێکتێت یەک لەوانە قەزای شێخان سوپاس بۆ تۆ بەڵێ کاک پیرخەڵات ئەم ژتە دەپرسین گەلو وەکومە گوتی سنووری قەزا شێخان سنوورێکی پێکهاتەیەکی فرەیە نەتەوەیی و مەذهبی و حتا یاولیەژی گەلو ئەو فرە پێکهاتەیە حتا چەندێک کاریە فعلا بە هەڤڕاژیانێکی ڕاستەقینە لەوێ دەبەرێ تێکەلبوونێکی کەلتوری چاندی لەوێ دەبەرێ بەرجەستە بکە سۆپاس بۆ وێ دەرفەتێوی لۆکەم لێرە ئامادە بووین و سۆپاسیا بینارێت هێژاشتەم لێ دەرێت گەلمەدا حاضر بووین و کەناڵی 24 ڕاستی پێکهاتێت قەزا شێخان باژێرێ قەزا شێخان نامەیەکە ینی بۆ سەرانسەری کوردستانێژی ئەس بمەتە بۆ پێکڤێژیانێ و هەموو پێکهاتێمە تێداژی نەتەوە خڕاژی یەک نەتەوەیە و بەراتی پێکڤێژین دوێ قومینە هاتیە سەرێمەدا یا لێ دمایە دوان دو سێ ساڵادا 2014 سەرێ چێشنگاری بتر ئەو نەتەوە هاتەیە ئێگرتن و قەویکردن و بتر ئێکدوگرتن و وەک برایەت بسڵمان یەت بەسیعیژی دەرگێت خۆڤەکردن بۆڤان ئاوارە ئێدی کەسێکی بیراویش نەبێت بەتر دەستەیە کردوگرتن ڕاستی شتێکی هێژە و بەرفرایە
ئیرۆ ڕۆژ قەزا شێخان یە سەربلندە بێ پێکڤەژیانی و بێ کەواتە ئەو تو بێژی پێکڤەژیانە هەی گەلۆ قەدەر ئەvê پێکڤەژیانە ئەvê شێوازێ جوان یە ژیانە وان پێکهاتەیان خزمەتەوان هاتێکردن بەلی چ ڕوویەکی بە ینی وەک کللتۆرێەوە زمانێەوە پاراستنە هەموو تشتی و هاتێدا هاتیەکردن ببینی ینی ئەکە ئەم بێژی وەختیت بێژن کوردی ڕەسە نەشخ و گوتیا و بمکنە هەزاڵاتی ساڵاوە ئە فرمانە سەرڤانی ئیزیدیاتێن ئەو زمانە پاراستیە و ئەو کللتۆرە پاراستیە هەتا ئیر و گەهشتێ وێ هەندەیە لای بسڵمانجی وێ هەندێ ئەم بەسێتکەین ئەvە تشتێکی جوان هەر کەسێک شادەیە بوو دەست بۆی شادەیە بوو دەم وێ دەبەر هەیەە بەس ئەت بێژمەتە قەدەر ئەvê پێکڤەژیانی ژیانە جوان خزمەتە وان پێک هاتاتێکردن خزمەتە وێ دەبەراتێکردن خودێ خزمەژی تێ هاتیەکردنە بەزل دوێ قەیرانە ئابووریدا ینی هەندێک جی سەکنی نەبڕاستی مرۆڤ نەقارد گازنداژی هەندەکە حکوومەتە خۆ بکەتی هەرێما کوردستانی گەلک جارە وەختی تو بێژی وەکی جەنابێ قایمەقامی حازرا کاکەیماژی ئازرا وەک نۆت دەشتەتە کو بودجە بۆ منە هاتیە وەک نسری بۆ ڕانێت ئەزێ گازنداش کێکەم ینی گەلک شور هاتی نەکردنە وەک مدیتین بەس لێ مەگەلێک بشکرینە نۆماینە جیدا سەبارەت بودجە لێ داهاتی دی هەیە دەڤەرەکە زیراعە گرنگە دەڤەرەکە ئاسارت گرنگ لایەنە تێتەکردنە بێژی بیتە بەشێک داهاتی بوو نمونە زۆربەیە پەرزگەهێن ئێزدیان لەبرن ئەکە پەرزگەها لاڵش یا پیرۆز ئەvە لەبەر نەفتێتە دەرئینان لڤان هەموو سەرچاوێن داهاتان خەڵکی بەرێ استیفادە کردە ڕاستی وەک ئەم بێژین ینی شەریکان نەفتێ احتیمالە ئەستیفادا خەڵکێمە تێدا نەبێت ژبەر و هەندێ برێنەوێ شەریکێکی بت هزار کەس تێدا کار بکات تو بێ نەخەلکێ شێخان و نەی دەوروبەرێ شێخان تێدانینن ینی هەکەر تێدا هەبژی بکەتانە وەکت و پژمێری خەلکێمەی بێستیفادەیەش بێندێ وەک جەنابێتە گوتی بۆ نسبە زراعەتێکی منتەقەمە زراعیە و مەضمونەیە لێ ئەوژی ئەوە سێ ساڵە هاتیە ینی پاشگوهەیە خستن و جۆتیار پارێوی نەگەهشتیە وەکی چاوە بۆ مەهات پێیجی سەدێ نوێ هاتی 38 سەدێ ئەوژی نەشر شتێکی بکات بله گەلی سپاس ئەم حاسکێن کاکی دێ باغویت کەرمکە نەگەر پچێک زیش بەر استیفادە لە وەختی بکەیت کیە نێزیکە بەلاو بێت ئەگەر نێزیکە مایکیبی زۆر سپاس بۆ بەرنامێتە زۆر سپاس بۆ میێوان هێژە چەند پرسیارێک کورتی پرسیارێک بۆ قایمقامی قەزا شێخان ڕووبارێک قەسروویکیدا چێت ڕووبارێکی بەرفرەهە ئاوای بفرۆچێت یعنی ئاو چ استیفاده لی نایەتەکردن نەب کەرتێ چاندن نەب کەرتێ گەشتوگوزاری پرسیارە دی دەڤەرە شێخان مەرزەرە قەسابانینە مەسەلەن چنە بەردەرەش گۆشتی دینین ڕۆژانە vêja مەترسیال سەرهات نچوونە هەی پرسیارە دی مەسەلەن یاریگەهên 11 لە عەبیل قەزا شێخان هەشین بژم گشتی قەسرووکی ژینینە پرسیارەکە دی بوو کاک عیماد ئەس بژم ئەندامێ لجنا کوچ و کوچبەرانە ئەس وەکو خوبەخشێک هەش دەستپێک هاتن ئاوەران من کارێ ئاوەران کردە حتا نوکەژی بەردەوامم کاک عیماد ئەفشم زانم مەسەلەن بۆوان ئاوەران کوپرێکا محافزەوان کوپرێکاوی چ خزمەت بۆ ئاوەران هاتێکردن من گازندەك سەرایە ئەس نابینم ئەس وەکو خوبەخشێک هەر دەستپێک ئەس ناف ئاوەرادا من نەدیتە پلانەوە بۆ ئاوەرە چاوگەلێک هژمارەکە ئاوەرانژی کورد سنووری ناحیە قەسرووکیانە یەتکەونن چ پلاندایە بۆوان دەچێتەکردن بله گەلی سپاس بەرە زۆر سپاس گەلی سپاس فەرمۆ بله زۆر سپاس بەبێ دەرفەتێ من سێ چار پرسیارێکێتەن ئێک جوان هەتا نوکە شێخان رادیو هەتا نوکە شێخان چ رادیو و چ جەریدە وەکی ڕۆژنامە لێ دەرناکەون وەکی قەزایت دی دوو قەسرووکێ ساڵان و شەشێ بووە ناحیە هەتا vê gavê yek car parçên erdî lê hatine dabeşkirin em daxwaz dikin carekî dijî parçên zeviya elqesrûkê bêne avakirin sê rêka xenis kul mirê bo derdkevît geleka bêserûber bî zor zora bêserûber bî ya xirab bî بۆ ڕێکۆ سێوارە ئەم داخواز دەکەین ئەو ژی چارەك لێ بێتەکردن چار وەکو دیار حتا vêgavêl gelek naxiyal sinûrê parêzga dihûkê ewîdî heye derkevna cinsiya fermangeha barê şaristanî el qesrûkê heta vêgavê fermangeha barê şaristanî سپاس بوو هیویدارم پرسیارێتە تەکمیلەیەکە دوونەکە هەرێ پرسیارێتی تایبەت هەموو بکورتی کەرمکە زم جماعت gelek behsa pêkvejiyanê kir eger berê xwe bideyne berêzê rêveberê rûniştî ez baharkem nêzîkî budah 15 kane ez baharkem besekî birême Kurdê têzîdiyekê têda yekî mesîhî jî wa bizam têdanîne
و دوایکی برای مەسیحی یەکەل درکانی ڕۆنیشتیبانە یعنی پێکڤەژیان مەدوێت نەبەس بدەف بت سمینارە محاضرا بت ڕاستی ئەوە ئێک یادی پرسیارە من بۆ جەنابێ کاک ببرە توشکیش پێک هاتای هەز یزدیمە ئێ بەڵێ بەێ کەرەکە. یعنیەکە تەماشە بکەین نەف سەریە تاڤێگاوێ دەبینین تجينا راستا فرق نينا عندك يتين بطل خدماتي كان راستا خدمتها بس وقت بيجن بيك باجان دفيا عندك جيت تمام. اوبانا تمام بس يعني كدي ما اري طافيقا في بوتش مجلس قضاء بس السيدة حماده طافيقا في مجلس قضاء الشيخان نينا مجلس قضاء طافيقا في نينا وكيف جفاتا قضاء بەڵێ بالي الناحيه الفيدريه يا دي تر بسيارة بو جناب قايم قامي اري بحضر ناحيه يا يان كومالغا چونكو اكر ناحيه بتني ما ايك راسه ما ريفبري ناحيه اللي هي بس كمين بري خب دينه ناحيه كالتابعي ناحيه قصروكيا يعني ناحيه كالتابعي ناحيه قصروكي بتني ابيا تمام ما كرب كورتي قالك بسيارة اري بسيارة بسيارك بو يچاندني جي بو سيدا چاندني جي اري تشتي ازانم كوياسايا كاي بيشت حردي چاندني نايت ابكارينا بروجي اللي بينا تشكرين بتني بو بروجي زراعي بينا كبري خب دينه برا بترجي زراعي بروجي صناعينا بله بسیاره کدی بو اوه دای بسیاره ببره اوه دای بسیاره بله بیجه دای کرکی بسیاره کدی بو پیر خلات ریکا چتلالش بری وگاوی ججنک بو نزدیکی 6000 کسی سردان کرد بود چتیاز زانم احتمال کفن تربیجی ریکا و یا چتلالش یک سایده هل دست پیکا سال 60 چی بود بله سپاس اگر رهبر زراعی بری از بارن بله بله کرم که طبعا دنگ هيا هيا طبعا هر کس بو مردوی خوی دگیرید وک کرد باز دکن هر کس باز خوی کرد منیش وک یک لخلکی کلکچی باز لبی خدمت گزاری کلکچی بله جناب قائم مقام اوی من دبینم تیدا کلکچی امرو سدانی فلان کس مان کن نخوش بو کاکی قائم مقام حز دکن بیت کلکچی رصیف و جاده مان بو چاکی جاده مان وکین سال 22 او یک دوم مجاري وآوروي كلكشي هموي بيسو خرابة سيام قد التوزيع ناكره خلق كلكشي مين يخوشنا حفتين فليك مال معي الشدة كان كيش أنا بو قطع التوزيع ناكن بريس قايم مقام كاك عماد وكو أندامك أنجمني باريزغا تايسا يعني كم زيد ريخي نكدوا طبعا من نلقى يعني سياسي كاك عمادم لو أنا نكسيكي نزيكيش بم بلام كم زور دريخيان نكردوا بلام وكو بيويس خدمت نكراوا حز دكين كاكي قايم مقام جماعة الشيخان هموي اوريك لخلك كلك بل سرجو دقشت سرجو دقشت بس يبيري نو تذكر حز دكم قايم مقام يك او يكم بوبداد اقاي لداهاتي نوت الشيخان هيا اقد اقاي لي هيا كاد داهاتي نوت بوبو قزاقات صرفناك بله سپاس بله طبعا برنامه که سیاسی نه برنامه که خدمت گزاری تماشاوانه جا سرنجارات کشم قضا شیخان جناحین قصروک اتروش کلکچی با عدل و زلیکان و تا پنج ناحیه بیک هاتیه بسیار گلک بمبوه باقی ساده که بکرتی بله طبعا اگر اجازه به من لاخیر یو پیدادم طبعا منو او برزو همو تاچی کردستان همو آگامان لدهاتی نوتی کردستان هموی هيا نک شیخان چونکه همو مانجک لهمو کانالکانی تلویزیون وزارتی سامانه سروشتیکان داهاتی وزارت و حکومت یعنی کردستان بلاو دکاتو او بس کم رئیس سرنجی او بوا او بیرنفانی لیره خلق استفاده تیاکا بله بس من دمه بارقام و بعلمیانه جوابی بدم دومیان طبعا لدهاتي او كومبانياني لسنوري خزاي شيخان باشترين دهات او لكاتي سرداني سروشي حكومة يريمي كردستان بو قزاي شيخان صالي 2013 دو سرداني 6 مليار ديناري ترخان كرد بو ناحية كالكشي لبوجي بترو دولار او بجويش لسر حساب شركاتي نوتو حكومة يريمي كردستان لرقي دريناني نوتويا هر 6 مليارش كوتا بواري جيبجي كردنوا او بودجيش لصالي 2013 مانجي 8 بڕیاری لەسەردا طبعا هەتا پرۆپۆزەڵی بۆ ئامادە کرا هەتا ئیعلان کرا هەتا بەڵێندەر دەست بەکار بوو کەوتینە ناو ساڵی 2014 و قەیران دەستی پێکرد لەبەر هۆکاری قەیرانی دارایی و ئابڵوقەی دارایی کۆمپانیاکان نیانتوانی ئەی خەلکێرە بۆ ئیستیفادە دەبن لە تەعیینبوون لەو کۆمپانیا وەکو پیر خەلاتوتی بەڵام بە شێوەیەکی گشتی طبعا من سپاسیشی دەکەم دیارە متابعی ئێمە کردوێمە سەردانی نەخۆش دەکەینەوە واجبی ئێمەیە دروستکردنی پرۆژە بە سەردانێک دروست نابێت دروستکردنی پرۆژە بودجەی پێویستە
و طبعا ئێمە خەڵکی کەلەکچی خەڵکێکی بەڕێزن شایستەی خزمەتکردنن هەموو پرۆژەیەکیان پێویستە من دڵنیایی دەکەمەوە ئێمەش لەگە داواکاریەکانی ئەو بجێ پەتڕۆ دۆلار ماوە ئێستا لەم سنوورە تەرخان دەکرێت ئەکید ماوە تەرخان دەکرێت و کاتێک وەزعی دارایی هەرێم طبعاً لە مانگی 5 بەرەو باشتر چووە ئینشاءالله و سلفەش بڕیار درراوە سەرۆکاتی حکوومەت هێرێمی کوردستان مانگانە سلفەیەک بۆ ئەو بەڵێندەرانە تەرخان دەکە ئەوانەی لە بودجەی پترۆ دۆلار لە بودجەی گەشەپێدانی پارێزگای دۆک واتە پرۆژەکان دووبارە دەست بەکار دەبنەوە لە نزیکەوەش متابعە دەکرێتەوە هەروە بڕیارێکی تریش دەرچووە طبعاً بە سوپاسەوە بۆ جەنابی پارێزگاری دۆک بە سوپاسەوە بۆ جەنابی سەرۆکی حکوومەتیش فەرز کراوە لەسەر هەموو دەوائری خەدەمی پارێزگای دۆک لەسەر سلفەی مانگانە ئەو سلفەیە تەرخان بکەن بۆ دروستکردنی پرۆژەی خزمەتگوزاری کە ڕاستەوخۆ گرێدراو بێ بە خەڵکەوە بۆیە لەم نزیکانە پرۆژەی قیرتاوکردن لە ناو کەڵکچی ئینشاءالله دەست پێ دەکاتەوە طبعاً بەپێی ئیمکانیات ئێمە ناڵین بە 24 ساعات بەمان برادێک ئەمارێکی سەرنجڕاکێشی بەمەدا بەس لە ناو قەزای سنتەری قەزای بەردەرەش نزیکەی 1700 تاسە یعنی ئەمە بۆ قەزایەکی وەکو سنتەری قەزای بەردەرەش عفوی شێخان چی هەبوو لە ناو سنتەری قەزای شێخان بەس سنتەری قەزای نزیکی 1700 تاسە هەیە تاسە بەڵێ وڵی نازم ئەو زیاتریش بێ بەڵام تااقتم نەبڵێ ئەو برادرە خۆی طبعاً خوشتی مەسئولی قاتعی ئەندازیاریە هی سنووری قەزای شێخان ئەماری پێ ئەنداز نەخێر ئەو ئەندازیارە خۆی بە منی وتوتی نازم ئەو داتایەوە پرسیاری گرنگترە کە هەبێ جابدە لەبەرەوە زۆر پرسیار بووە بە کورتی بەڵێ پرسیاری تری دەربارەی تەعینکردن طبعاًەوە خەڵکی شێخان هەمووی مافی تێدایە طبعاً بەس لە کەلەکچی وەختی لە چیای مەقلوب حەقلینە فت دەستی پێکردبوو ئێمە خەڵکێکی زۆر لەوێ دامەزرا بوو بەڵام بەداخەوە نەوت دەرنەچوو کۆمپانیاکە وازی لێنە ئەو کۆمپانیانی ئێستا لە سنووری مەغارە و بێسات کار دەکەن لە سنووری شێخان کار دەکەن چیای سمرید بەشێک لە خەڵکی قەزای شێخانیش تێیدا کار دەکەن بەڵام وەکو مستەوای داواکاری خەڵک و مستەوای داواکاری ئێمە بێ نەخێناوەڵە بەزە و پرۆسەیەکە بەردەوام ئێمە کاری بۆ دەکەین سەبارەت بە نەبوونی فەرمانگەی باری شارستانی لە قەسرۆک طبعاً منیش تاکید دەکەم پێویستە بەس کردنەوەی فەرمانگەی باری شارستانی پەیوەستە بە ڕەزامەندی لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی فیدراڵەوە نەک حکوومەتی ناوخۆی وەزارەتی ناوخۆی حکوومەتی یاریان چونکە باری شارستانی بە پێی دەستور گرێدراوە ڕاستەخۆ بە بەغداوە سەبارەت بە ڕووباری خازر منیش دەڵێم ئەوە پێویستە ئیستیفادەی لێ دەمندێ بەڵام بودجەی پێویستە بە دروستکردنی پرۆژەی ئاودێری حەقە زۆر گرنگە بۆ دامی زراعیش سەبارەت بە مەجزەرە طبعاً ئێمە لە بەرنامەمانە بەڵام لە ڕێگەی جەنابتانەوە داواکاریم لە مستەثمر و لە خەڵکی شێخان و دەرەوەی شێخان ئەوەی سەرمایە هەیە مەهاریکاریشی دەکەین زەویشی بۆ تەرخان دەکەین بێت سەربڕخانەیەگا خودمەتزەر ئەگەتەوە بە پرسیارەکانە بەرە زۆر بن ئەوە گرنگترین پرسیارەکان بکات کە سەردا سوپاس بۆ تۆ بەڵێ کاکیمان بۆ توش هەندێک پرسیارە بۆ کە بە کورتی زۆر سپاس بۆ ئەم برادەرە کاکمیرخان کە خۆی ئاگدارە من تەنها باڕکە 1-2-3 مانگ دەبێت تازە من لە لژنەکە ئامادەم لژنەی ئاوارە و بەپێی ئەو کە وجودەکەی من کە ئێستا ئەندامی لژنەی ئاوارە سەردانمان کردووە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی مۆسڵ دانیشتنمان کردووە ئەو بڕەپارەکەی کە بۆ پارێزگای مۆسڵ دێت داوامان لێ کردگە ئەو بڕەپارەیە کە بۆ قەزای شێخان بۆ خەڵکی شێخان بۆ ئاوارەکانی شێخان کە لەیسە لە کەمپەکان دانیشتون بێتە سەرفکردن و پرۆژیان بۆ بێژگەلەوە چیتان کردووە کە ئەمە ڕێک بخرێ ئەم وابزانم 80,000 کاک سەردار 80,000 ئاوارە لێر لەم سنوورە هەیە 86,800 ئاوارە ئەوە ڕێژەیەکی زۆر زۆرە هەکار ئەم ڕێژێ هاتنی ئاوارە ئەمە پەیوەندی بە شەڕی داعشەوە بووە کە ئەم ڕێژە ئەو ڕاستە بەس چیتان کردو بۆ ڕێکخستنی کاروباری ئەوان لە کەمپەکانی نەکردن لە دیموگرافیای ناوچەکەیە بەڵێ بەتاکێت ئەوە زۆری کەمپەکان ئێستا کە لە سنووری قەزای شێخان و زاخۆدا ئەو ڕێژە زۆرە ئێمە سەردان هەمی کەمپەکانمان کردووە لەگەڵ هەمی مدیر کەمپەکانیش قسەمان کردووە کە چ پێویستی و چەیەکان هەیە ئەو بڕەپارەی کە لەلایەن منەظەمات و لەلایەن حکوومەتی ئێتیحادی و حکوومەتی هەرێمەوە کە بۆ ئاوارەکان سەرف کراوە بە پێی پێویستیان پێ بۆ ئاوارە کراوە ئیدارەی ئەم کەمپانە لەلایەن پارێزگای دووکەوە دەکرێت بەڵێ بە تاکید هەمووی لەلایەن ئیداری پارێزگای دووەکەوە دەکرێت و
هەر کەم و کورتێکی لە ناو ئاوارە هەبێ نووسراوە بۆیان جێبەجێ کراوە ئاوارەکان بەڵام ئەوەی ئیستا باشترین چارەسەر کە ئاوارەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان ئەوانەی کە ئازاد کراون ئەمە دەبەربارەی ئاوارەکان ئەم برادرە داوای قسێکە گوتی پرسیارمەوەی کە مەجلس قەزا مەجلس قەزا نییە لە شەقانەوە پەیوەندی بە هەڵبژاردن و هەبوو ئەو کاتێک کە بەێ زۆر سپاس بۆ تۆ بەێ پێرخەڵات لەڤەر gelek ciyên mêjûyî ciyên olî hene li veriyê giring hene heta çandê karîne aliyên peywendîdarî sîfedel vanciya bikin bu nimune wekû mebeda laliş بەێ بڕاستی سەبارەت پرسیارە شێخەلاجی سەرهدێ بوو گوت هەتا ڕێژە گەشتە گەلێکی کو بۆ چوونە زیارەت ئەو خۆ ڕێکاوێ گەلەکە کەبدارە بڕاستە شمێژە نەهاتیە نوژەنکردن و چێکردن بەس ئەز بم 2013 بوو جەنابێ سەرۆکێ حکوومەتە هەرێما کوردستانی وەختی هاتیە لالشێ گەلمیری و بابێشێغدا ڕوونشت و لالشێژێ هەنگی بڕیارێکدا و بێتە چێکردن و بەرفراکردن و شارع و جێوێ و خەلکێ بێتەوێ دەرێ عنیک و چی کەسێ بێت قەستا لالشێ بکات ئەجبەرک و ئەف قەیرانە هاتیە سەرێمە و ئەف ئەزما مالی چێبووی هەموو جیداما لێ نۆکە زێدەی 15 کەمپا ئاوارێنمە خەلکی شنگارێ وێ تێدا سنوورێ دۆکدا هەکەشوان کەمپا دەمات بتە جەژنەک هەرچ کەمپێ سەدا 10 بێنەوێ دەرێ ڕێلێ نامینێت و دێقەپات بێت بە هەرێکی تڕەپێلاخوا شخصیایی تڕەمپێل بە ناچنە ژۆر دڤیا بڕا چارەک بێتەکردن بەس دیسانێ خەلکێمە سەردانە مزارگە هاتکەتن هەبوونا بێژمەڕە زۆرا کەمپال بێرێ چ کاریگەری سەرجیانە خەلکێ بێرەگیریە سەر خزمەت گوزارێکە بوونمونەوان کەمپۆ تڤەکە هەرەبێ بدەێت هەیە ئەو تشتە هەیە بەری نۆژی وڵی ئەم جارێکێمە پرسەواکری ئەم بێژین هەکردنەوە مولدات بووان هەبانە مولدت کارەبێل کەمپا هەبانە احتیمالە وان فایدە کرد بە بترژمە وەک فایدە مەژی تێدا هەبوو کە بۆ کارەبامە ئەبڕاستی وەختی کارەبامە قوت بێت و یاوان مستەمر هەبێت ئەم ژێت بێپارین وەختی لە هاوینێ کارەب نەبێت بۆوان هەر جارێکە کارە بژوان قەتع بێت احتیمالە پچووکێت وان بووان جەفاف چێ بێت ئێسهال چێ بێت فەتپێترینە هەنگی بەنە نەخۆشخانە ئەو دووبارە دە حەقیوی پارەیدا نەکەروی مۆلت هەبتن و حەقیان پێرێت خۆ بدەت بۆ ڕەچێترا بەێ برادارێکە بەحسی مەسیحیا کرێت تکایە یەکەی مەسیحی کیر vێرەیە بوومە باویت کەرم کە بەرکو vێرێ معبەدی زەردەشتیا و یەهودیا ژیانانی ئیتر بەێ ئەس جمعات شۆما دوما مختاری گوندە بێرستەکێ پێشی ئەم دەستخۆشی بەرنامەوەتکەین و بخێر هاتنا هەموو میوانێت توێتکەین هەرسی میوانێت قەدرگران و هەموو ڕێبەرێت دام و دەستگای مەدمی ما پرسیارەکە جنابێ سەیدای قایمقام هەی سەبارەت ئەف کۆمپانیەت نفتێل گوندێ ئێسیا و بێرستەکی و بەعادرێ يمكن قالك جاريش ما جنابتي أقادار كري سر بو تعويضه تعويض أفان قندت ما يعني هرسي قندات يمكن أزباور بكم هرسي قندت ما بتنيت معين هطانو بيت تعويضا يا دويجي كان خلك كد ما جنجد مال بطال هطانوجي يمكن شعب بينجك تني ويتاتني بل سباز بطا ما قلت أي مسيحي كيل فيريا ديارة تواجدان فيريا كما هي أوجه مسيحية إيه تمام سباز بطا كرم كان بس ذاك سيدا بس ذاك كمل كم بو تعيينات سيدا بعضهم بلا بتشنير دام مجالي سيدا بس بو تعييناتها يعني خلك ما الفان كومبانيا ناينة تعين بالعكس خلك بياني بو ما يجني كومبانيا نبيد نفطي كومبانيا الجندد ما سيدا بله ممنوع دخول بله بشكل دست خوشی البرنامج جدت کم دست بکی از زور سپاس یا قایم مقامیت کم کو ریکاس اویا دجوارت نبرا بعدری شیخان دا تشکرین کو و چندین سالا داخواز اولاتین بعدری بو بسیارک من هایش سیدای نسبت کوچ کوچبرا ایا هتانو که اول تیروریست داعش هاتین تو کلجنا کوچبرا او کوچ خوشکو دای کدمت ازدیا ویتین او قصدا دورید کن وروجك سردانا هندكا كريا وضع ايوان چاره سرياوان وياديش او كچتين اويتين رزگار كرن ايا و داخواز كريا كو موچك بوان بيت درخان كرن بو جيانوان اجبركو اوي وضع اكيدنت وضع اكيديدا ابا سرمليت و بي تي في كوم بيرابن ويادويشك مبسيارك هاي تكاي هريك بسيارك دوزه تنه دم جلك قزاك بيك بجياني بي تي في برتوخانك گشتيا يا و سبارت ناحيه بعدريشك دنیا برف گرمی و هاوینی چتن داخواز جناب قایم مقامیت کن کو تیمت اگرفن براندنه بنا حیا بعدش برکنی زور سپاس بله سپاس کایکر کادی
بله کریم سيدا خيراتنا وهميات كامل فيري من دو دخازي هنا شرشري نفتي انو كاب قالك بحثي نفتي كير نيجي مايك كما نيجي قدر مايك فتي بدنا من سيدا دفرمان وكجلا كومبانية نفتي لي كارت كنفا اره ودر هر وسط دفرما قلا خلك كي شارزات ده هيا خدان شيان ده هنا خدان باورنامه ده هنا خريج ده هنا بكارت ده هنا بنمونه كم صح كينا جندي ما جندي مغاره شركه نفتيها لي كارت كتفا بل قلا خلك كي ديش دفر دي يشولت كان بوتو شو ناكا بقندي تشو ناكا نادنا ما برينو كما مراجعنا ريفابري ناحية كيري دو جارة مبخو نافد بوبرين هر جاري قايمة كسيه نافي من دايا ريفابري ناحية او ناف دا بشتا من ازدي بوتا دا مزرينم هتانو كي يك ناف من دا مزران ديا كي سدام بويا كي مونوبول كريا ام نزانين سبب چيا خلق كي دي مستفاد بيتن لي عرض مبخوي هات يبكارينان بو شركة نفتي وهر وصايب مروفت من خركة تعويزك دي دنا ما تعويزك بخير ما تبيتنا ام في جندي خو كار كينفا مستفاد لي بينفا خلق كي دي فايده اللي تكتفا وهنكشف سرنجاتا قال لك جون جاش قال سباس بتا بس يارا كدي سيدا اخر بس ايك دقيقه بدمن لا دقيقه زوره ايك بشاره كنتي بري چند روجا یانا شیخان شیا قهرمانیه که بدست خوب بینیتن سر آست پاریزگاه دهوکه بیکو یاریگه هبید بیکو جهه که لهبید راهینان علی بکتن دا خاصه ما اوان گشت بوان گنجان تشتک بیتا که گشت زانی کی دی داوید بله کاکا بله خیرات نداد که سپاس بده في درفته بسیار من بو کاک عماد و که اندام انجمن پاریزگاه دهوکه بری چند بو ماه چند ساله که اتلجنا شاروانی دابو وکی خلق شیخان وکی ایک شکر شیخان چوه انجمن پارزگه حتی یعنی ما بو گلک جارا دعوا کریه کو انجمن شاروانی الشیخان با جروانی شیخان بیت دامز راندن آیا بو چی اوی نشیه اوی بابتی چاره کتن مثلا اوی لجنه اوی انجمنی پیک بینیتن حتی نو که رولیوی چه باید ویره بسیار دوی بو ما مستقیر خلات رخصت بیت اوی گلک آگرنگه تو بحثی پیک وجیان وکی رو پیکاتیا از وکی خلق قضا شیخان پراستی از چه طامه وگاوه تیدانا بینم بو چی یعنی او وکو روشنبیرک وکو کساتیه که ازدی حتی نو که یعنی بو چی اوان چنکری وکو بنگه لالش آن وکو رکخراوین ازدیا کوچ بریا ازدیا بو در ویولاتی حد کی بو وی چنده بدانن بلا برسوان بداتن بله سپاوتا کرم که رویره که تو جی باقی داب دیفان را تمجالبی بەخێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەین و هەروە دەستخۆشی لە جەنابتان دەکەین پرسیار یەکەمان ئاڕێستەی بەڕێز کاک عیمادە باشە بوو کاک عیمادەوە کاک سەردار مختصە بەرەوبەری ئیداری کە بەڕێزی باسی لەوەی کرد کە پارێزگای دهۆک غەدری لێکراوە نمونەیەکیشی هینا هەروەک مامۆستایەک بۆ 19 قوتابیە ئایا وەکو بەڕێزت هیچ کارێکت لەسەر ئەمە کردووە هەوڵێک کرداوە ئەم کێشەیە چارەسەر بێ و هەروەها بە پێویستی جەزانانی چەند پرسیارێکمان بۆ شێخ سەردار شێخانە پێویستیمان بە یاریگایەکەیە بۆ قەزای شێخان بۆ هەروەها وەکو هاوڵاتیەکی ناحیەی کەلەکچی پێویستیمان بە گۆڕەپانی یازدە یاریزانیە یاریگای یاریزە یارزانی و هەروەها بە پارکێک پۆلانەکان بە عام قیرتاو کرانە بەڵام کەمێکی پێویست دەزانین پرۆژەی گەورەتر لە ناحیی کەلەکچی ئەنجام بدەن تکایە بەڕێزان ئەو وستم بواستن ینی کاتمان پرسیارەکان دووبارە نەبێ یاریگا زۆر باسی کراوە بەڵێ من پرسیارێک هەی بوو جەنابێ قاوی مقامی قەزا شێخان و کاک عیماد جێ هەردووکان هر سبارت بیرت نفته ایکیشوان کمپانیه تاتینه دامزراندن یا گلف کستونه و هاتیا دانو نزدیکی گنده برکچکه سر 3 ساله و 3 ساله یعنی اف گنده یک حتیت نخوشک زور دا اف بنا وکن بجین غازات سامن یا اشتو اس همین کفته سر گندی دا وکی دیارج یعنی مدی رهبر ناحیه و جناب قایم مقامی جی کارجی که سر و شولی کری کو وکی تعویضه که بدن بو وی گنده برکش کرد. سپاس وقتی مزوره که مدکای ما مستایق زنگوی سرنده که سارا که بوکاک عمادی افشاره کاهین المحافظات و که المجلسه نگو چه هیا کو وکی تندرستی یا و بینه بو گنده چیتن و چوایا هون چه دیفچونه دکن و یا قایم مقامی جی جناب قایم مقامی بو مبرسد که حتی نوکت چه آس کریه داوی اگر زور کرتی
نا او برز او مامۆستای زانکۆیە ببڕە وەختێمە گەلێکێمەوە عفو ئەمە ناوڵاتێکی ناحەی کەلەکچی لە شێخ دەپرسم شێخ سەردار ژمارەی دانیشتوانی کەلەکچی زیاتر مەزندە دەکرێت لە 41,000 کەسە و ژمارەی ماڵ مەزندە دەکرێت زیاتر لە 5,000 ماڵە و ژمارەی ئاوارەش 6,000 ئاوارەی تێدایە تا ئێستا خدمەتگوزاری وەکو پێویست بۆ کەلەکچی نەکراوە ئێمە ساڵانە عەفو بمبۆرە ئەمە شاتوم قسەمەیە و خەڵک ئێمە هەیە و کۆمەڵە تەڵەبیاتم هەیە ئێمە ساڵانە پێویستیمان بە قوتابخانە هەیە ساکە ژمارەی کەلەکچی 41,000 کەس لە کەلەکچیە تا ئێستا پارکێکمان نییە ئایا دەزانی کێشەی کۆمەلایەتی لە کەلەکچی کە ساڵانە ڕوودەدات بەهۆی ئەو نەبوونی پارکێک خەڵکێک بەسەر یەکادا کۆبوونەتەوە و کەلەکە بوونەوە کێشە زیاتر زۆر سپاس جادەی کەلەکچی ئێستا بۆرە ئاخر قسەم ئەم جادەی کە ئێستا دەڕۆین بۆ کەلەکچی خوا نەخواستە ئێستا ڕووداوێکی هاتوچێت لەو جادەیە ڕوویدا بێت دەزانن کەلەکچی ئەو جادێ تەواو ئەو جادەی زیاتر نییە تاوا سپاس فەرموو دەستپێکی سپاس و خێراتکەم بەێ زۆر بە کورتی مدوێت ئاماژە کارتە شینوارە و گەشت و گوزاری بدەمەوە کە قەزا شێخان نزیکی 288 جهت شینەواری لێ هەنە تا حتا ئەڤروکەژی چ بنگەه یان ڕێڤەبەریەت شینەوارە لێ نینن خاڵا دی ئەس ئاماژە پێ بدەم و گەلێکی ژوان جهاوەک و جەڕوانە و تێتە ئەژمارتن کەڤنترین سەد یانژی بەنداول جیهانی هەمیە کو ئەڤروکە زانکویە ئەو دنیا ئیتالی و گەلک زانکوێ دیوەک و بابەتن کو قوتابیەتوان ئەتخوێنن لێ و گەلک جهێدی تر گرنگیا خۆ هەیە ئەڤروکە بوونە جهێت بەیماکە و گەلک خەڵکی دەستکاریە تێدات کەتن لەو ما چاودێری دەهێتەکردن الڤانجا هەکەر زۆر سپاس دەمێمە گەلێک نامایە کاک سەردار بابەتێکە زۆر گەلمە پرسیار زۆر جدیە بەڵام کات زۆر کەمە ینی مشکلەی کاتمانەیە فەرمایکە بە کورتی طبعا سەبارەت بەکردنەوەی فەرمانگەیە خود بەڕێوەبەرایەتێک بۆ شوێنەوار بەڕاستی گرنگە ئێمەش لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەر هۆکاری قەیرانی دارایی چکە بەڕاستی کردنەوەی فەرمانگە و بەڕێوەبەرایەتی پێویستی بە دابینکردنی ستافێکەیە وەختە دامەزراندنیان ئەو کەسانەی پسپۆر و مختصن بۆی خزمەت بکەن دابینکردنی بینایەتی پێویستە و دابینکردنی بودجەشی پێویستە بۆی بتوان چاودێری ناکرێت چاودێریکردن هەیە تا ئەستێکی حدێکی یەکجار زۆر بەڵام پێویستی بە تەوعیەکردنی هاوڵاتیان و خەڵکی شێ لە کاناڵەکانی ڕاگەیاندن لە سنتەرەکانی ڕۆشنبیری لە کەسی ڕۆشنبیر لە مامۆستایانی ئاینی کەسایەتیەکان تەوعیەی خەڵک بکەن خۆیان خەڵک پارێزەر بن وڵاتانی دەرەوە خۆی خەڵک دەوری پۆلیس و دەوری پارێزەری ئەو شوێنانە دەبینێ یەکێک لە کێشە جدیەکان کێشەی ڕێگابانە مفرەقی شێخانەوە ڕێگای چڕە نەزانام چەندین ساڵە چەند میترێک پێتان چاک نەکرێتەوە بەڵێ پێمان چاکراوە بڕیاری دەرچووە پرۆژەی چڕایەکێکە لەو پرۆژە استراتیژیانەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بودجەی پترۆ دۆلار دروستی کردووە طبعاً قەیرانی دارایی هۆکاری ئەوە بوو کە پرۆژەکە دواخەوست بەس جەنابەت ئەمڕۆ بینی وتە حتمەن پرۆژەکە دووبارە دەست بەکار بووە و لە قۆناغی کۆتاییدا ئینشاڵە بە ماوەی زۆر کورت کۆتایی پێدێ سەبارەت بە مەفرەقی شێخان تەمانە هەر دەمێ لە ڕێگەی جەنابتانەوە میزجێنیە بدەینە خەڵکی شێخان کە لەسەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەن وەزارەتی ناوخۆوە بودجەیەک تەرخان کراوە کە تەرەفلایت لەوێ دروست بکرێت هەم بۆ جوانکاردنی هەم بۆ دروستکردنی شوێنێکی ئامن و کەمکردنەوەی حوادیسی مروری لەو شوێنە و لایەکی دیکەەوە مۆزوعی شەریکاتی نەفت بەڕاستی زۆر باز کرا تەمان مافی خۆیان ئەو خەڵکە دەبێ ئێمە هەوڵ بدەین پێکەوە یەک دەنگ بین بۆ ئەوەی بتوانین فرسەتی عمل بۆ خەڵکی ناوچەکە بەدەست بێنین ئێستا توانی ئەو سۆز بە و برادرە بدەکە گوندەکەی شەریکی نەفتی لەسەرەیەکی ئەسی بە خەڵک لە دەرەوەی هێناو بووە بەڵێ من دەتوانم ئەو سۆزە بدەم هەر کەسێک زەوی بەبەر شەریکەی نەوەفت بکەوێ بە مەرجێک مستەمسەکاتی ڕسمی و قانونی هەبوو ئیجاری پێدەدرێت ساڵانە لایەکی دیکەوە سۆزی ئەوە دەین کە بەردەوام هەوڵ بدەین چکە ئەمە پرۆسێسێکی بەردەوامە بمبورە ئەمڕۆ و دوێنێ دەست بەکار نەبوونە و شەریکات هەیە پێش 7 ساڵە دەست بەکار بووە ئەو وەختە احتیمالە کەسی پسپۆر لەم ناوچەیە نەبوو بوون بەڵام ئێمە ئێستا بەردەوام لە هەمانجیدان لەگەڵ ئیداراتی و شەریکاتانە کە بتوانین خەڵکی ناوچەکە ڕابێنین پسپۆریان زۆر سپاس سەرنجی تۆ گەشت گای سەردار کار بکەن کاک عیماد زۆر بە کورتی کاکگار حەز دەکەم تەوزیحێک بدەم پێش ئەوەی پرسیارانە کە تەوجیه من کردیا ئێمە هاتوین بۆ ئێرە باسی خەدەمات بکەین بێگومان باسی خەدەماتی چه سێکتەرەکان ئاو کارەب و مەجاری و
نقلیات و اتصالاتە ئەمانە خەدەماتن ئێمە نەهاتوین وێراگە بەسم باری باسی بیری نەوت و ئەوەش بەشێکی هەری گرنگی خەدەماتە بۆ جێی سەرەکە وڵاتە لە سەدانەوە زیاتر لەسەر نەفتە بودجەکەی بۆ خزمەتی ئەم قەزایە بێ بەڵام بۆم قەزایە نییە ئەو ئەی کاکە عیمادکەواتە ئیشی تو چی ئەندامی ئەنجومەنی پارێزگای دووەکی بۆ زەخت لەلایەنی پەیوەندیدار نەکەی بەڵێ بەتاکیت کاک هەکار من باسەکەم لەسەر ئەوە دێت ڕێگەوبان ڕێگاوبانی قەزای شێخان هیچی بە کەلک ڕێگاوبان نایەت لەوانە ڕێگای کەلەکچی ئێستا سەرۆکی حکوومەت یان جێگرەکە یان هەر بەڕێبەرێکی بە شارعی کەلەکچی بچیت پەشیمان دەبێت کە پێدا بێتەوە بە هاتنەوە یانی پەشیمان دەبێت کە لە هاتنەوەی و مەجاری کەلەکچی و دانیشتوانەکەی کەلەکچی لە ساڵی 91 و تاکو ئێستا پارچەیەک زەوی لە کەلەکچی دابەش نەکراوە ئەمە خەتاکەی لە من نیە خەتاکەی من ئەمە 3 ساڵە من ئەندامی ئەنجومەنم 3 ساڵە بەڵێ کاکی ماچ ساڵەکەی من چییە؟ کە ئەو کاتێکە بووم بە ئەندامی ئەنجومەن قەیران دروست بووە حکوومەت قەیرانی دروست بەڵێ زۆر سپاس کار ماوە زۆر ئاخر کاتم نەماوە نانا ماوە بەس بێخزمەتی ئەم قەزایە دەگەڕێتەوە لە کەمترخەمی حکوومەت کەمترخەمی حکوومەتیش بێ پلانیەکەی پلانی کاکە کار برادەنەشمە پرسیارەکان وەڵامیان ئاخر کاتم نەماوە آخر بەس پرسیارەکان وەڵام نەماوە یەک دقەیەک هەر دەبێت دەق نییە بە نیو دقە وەڵامیان دەمەوە باشی ئەنجومەنی شارەوانی ئێرەی کە قەزای شێخانی کرد ئەمە بە بڕیارێکی سیاسی دەکرێت ئەمە نیم زۆرداە لە بۆرینەکەم بۆ بەراکاتم نەماوە پیریش نەماوە کات نەما بخوا بەێ محەممەد گوتی بۆچ ئێزدی ینی داوی سەرنجاتە چییە؟ زاف دەچنە ئەوروپا برازی سەبارەتوێ هەندێک ئەژێژی بۆ ڕابێژم ئێزدی هەموو بووینە دوو ماڵە گەلک چنەوێ دەرێ ئەس بۆکەم ئەەکەم بین و تعدید بکەین سەدا ده هەتا پازدەوێت چن چۆناوان نەبترا بەسوەکی توبێ و خەدەمات نەبن و عردێوان چۆ و ملکێوان چۆ و ژیانەوانژی هەموو سەر زراعەتی و ئاژەلی ئەوژی نەما نۆژی گوندێت دەوروبەرێت شێخان یدمە دەچی ئاوارەژی لێ حتا خۆنەمە حەسوژی نینە بۆوان پێخنە تێدا شونا شارە عبلا چێنەکە بەڵێ پیر خەڵات گەلێ طبعا داخل لبرینه شامیات کم تماشاوان اینجا گله میوانه ما اخوانیان هبونه بس دمی هندگ بو همی بیدارین خلک شیخان سرنجان گاج بید از بوارم گلینان هنه تر خدمت آوی دور بیت کن قام مستحق جیب دوره حتی جاره کدن هم روشه کدن لدوره کدن آگرین گا کردستانه خدمت وقت کن تماشاوان اینجا دخیر و خوشیانده بندو باره گلیش پاس بو میوانه